زانکۆی پۆلیتەکنیکی بە هاوبەشی پەیمانگای تەکنیکی کوردستان دیداری خوێندکارانی میدیا بۆ ماوەی 2 ڕۆژ لە ڕۆژی 18 و 19 5 2022 ساز دەکات. بێگومان ئەم چالاکیانە یاخود سازکردنی ئەم فستیڤالە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراقیش ساز دەکرێت. زۆر بەڕێز هاونیە سامی ئەندامی لیژنەی باڵای دیداری خوێندکارانی میدیا لە سودەی کورسات مەگەزین میوانمانەوە قسە باسی زیاترەکەین. بەخێر هاتی. زۆر سپاس. سپاس. ئەمە بۆ یەکەم جارە چالاکیەکی لەم شێوە یاخود دیدارێکی لەم شێوە سازەکرێت. ئامانجەکەی چییە و خۆی لە چیا بینێتەوە؟ زۆر سپاس. لە ڕاستیە دیداری خوێندکارانی میدیا بۆ یەکەم جارە لەسەر ئاستی کوردستان و عێراق ئەنجامەدرێ. ئامانجی ئەوەیە یەکەم ئەو خوێندکارانی کە لە بواری میدیا لە بەشەکانی میدیا لە زانکۆکانی کوردستان و پەیمانگاکان ئەخوێنن بتوانن یەکتر ناسین و تێکەڵبوونێک هەبێت لەو توانایانی کە هەیەە. ئەمە ئیشی لە ئامانجەکانە. ئامانجێکی تری ئەوەیە ئەم خوێندکارانە ئەم توانە شاراوانی کە هەیەە ڕاستە لەوانەکانە پیشانی یەکی مامۆسا و پیشانی یەکتری ئێن کە توانایان چەندە، بەڵام لە دیدارێکی لەم شێوەیە ئەتوانرێت کەناڵەکان خەڵکی تر ئەوانەی کە معنین بە بواری میدیا بە بواری بازارگەری توانای ئەم خوێندکارانە ببینن. هەم بۆ هەلی کار گرنگە کە خوێندکار توانای هەیە و لە بازاری کارە ئەگەر سوودیان هەبێ ئەم دامەزراوانە بەکاریانە هێنن و سوود لە توانەکانی وەرەگرن و هەلی کاریان بۆ دۆزرێتەوە. لە هەمان کاتە ئەم توانە شارەوانی کە هەیەە بە جۆری لە جۆرەکان نمایشێکن خوێندکار پێی خۆش ئەبێ کە دیدارێکی لەم جۆرە هەیە ئەتوانێت ئەو کاری کە ئیکات ئەو بەرهەمی کە لەو 4 ساڵی خوێندن لە زانکۆ یان لەو 2 ساڵی خوێندنی کە لە پەیمانگا لە بواری میدیا ئەخوێنێ توانەکانی نمایش بکە و خەڵکانێک بیبینن لە ئەنجامە هاندانێکی باش ئەبێ بۆ ئەو خوێندکارانە یان بۆ ئەو فێرخوازانی کە ئەیانەوێت لەم بەشانە بخوێنن لە داهاتووە. کاتێک ئەم کارانە ئەبینرێ توانای زانکۆکان توانای ناوەندە ئەکادیمیەکان پیشان ئەیە لە بەرهەمهێنانی ئەم خوێندکارانە کە لەم بوارەیە ئەخوێنن. زۆر باشە. پرۆژەکانی یاخود با بڵێن پێشکەشکردنی پرۆژەکان لەلایەن خوێندکارانی هەموو قۆناغەکانەوەیە یان تەنها قۆناغی کۆتایی؟ لە ڕاستیە پرۆژەکان هەمە ڕەنگە. ئێمە دیاریمان نەکردووە لە چ قۆناغەوێ، بەڵام مەرجێکمان داناوە ئەبێت لە ئێستاە خوێندکاری میدیا بێ. ینی ئەو کەسانی کە بەشداریان کردو بۆ نمونێمە خوێندکارمان هێت دەرچووی ساڵانی پێشوە بۆی نییە بەشداری بکە. ئەبێت لەم کاتەیە خوێندکار بێت ئیترایە لە قۆناغی یەکە یا لە قۆناغی چوارە فەرق ناکە لە هەر چوار قۆناغەکە و لە پەیمانگاش هەردوو قۆناغەکە توان بەشداریکەن. بۆیە تەنها ئەو مەرجە هەیە کە ئەبێت لە ئێستاە خوێندکار بێ. ئەو پرۆژانەشی کە بەشداری پێەکەن ئێمە دیاریمان کردووە لە بواری فیلمی دیکۆمنتاریە، بواری فیچەرە، بەرهەمهێنانی ڕیکلامە لەگەڵ بەرهەمهێنانی ڕۆژنامە. ئەم چوار ئاستەمان دەستنیشان کردووە. خوێندکار ئەتوانێت لە هەر یەکێک لەم بوارانە بەشداریکە. بۆ نمونە تیمێکی سێکەسی لە خوێندکار ئەتوانێت بە فیلمێکی دیکۆمنتاری و بە ڕۆژنامە و بە فیچەر و بە ڕێکلامیش بەشداریکە. بەڵام مەرجمان داناوە خوێندکار ناتوانێت بە 2 فیلمی دیکۆمنتاری بەشداریکە. ینی هەمان گروپ ناتوانن بە 2 فیلم بەشداریکەن. بۆیە بەم جۆرە تێکەڵیەک هەیە لە کارەکان بۆ ئەوەی توانەکان دەرکەوێ. جیامان نەکردوێتەوە قۆناغی 1 بەجیا ئاستەکانی هەڵسەنگێرین قۆناغی 4 بەجیا. ئەتوانن ئەو گروپانی کە دروستیەکەن ینی پێمانوتون پێشتر ئەتوانێت لە قۆناغی 1 و بۆ نمونە 3 و 4 بەیەکەوە فیلمێک بەرەم بێنن. مەرج نییە هەر هەمویان قۆناغی 4 بن بۆ فیلم بەرەمێنانی فیلمەکە. زۆر باشە. با بڵێن چەند خوێندکارێک بەیەکەوە پرۆژەیەک پێشکەشەکەن یاخود کار لە بەرهەمهێنانی فیلمێکاکەن تێچووی فیلمەکە کێ ئیگرێتە ئەستۆ و بەشەکانی تری تەواوکەرەکانی تری فیلم دەرهێنەرە با بڵێن کامێرەمانە ئەمانە هەمووی لە ناو زانکۆکەیە بەردەستە؟ بەڵێ ئێمە ئەو ئامێرانی کە هەمانە من وەکو زانکۆی پۆلیتەکنیک دەتوانم قسە بکەم. 2 ستۆدیۆمان هەیە. ستۆدیۆکمان هەیە لە زانکۆی پۆلیتەکنیک لە بەشی تەکنیکی میدیا لە کۆلێجی کارژێڕی. ستۆدیۆیەکی ترمان هەیە لە پەیمانگای تەکنیکی سلێمانی لە زانکۆی پۆلیتەکنیک. ئەم 2 ستۆدیۆ ئامێری کامێرا و ئینارە و دەنگ و میکسەر و مۆنتاژ و ئەوانی ببوون ئەوانەی کە پەیوەندی بە کۆمپیوتەر و مۆنتاژەوە هەیە لەم 2 بەشە. بۆیە ئەمانە هەردوو توانن خوێندکار سوودی لێ ببینێ و ئەم ئامێرانی کە هەیە پێشتر ئێمە بەردەوام داوای پرۆژە لە خوێندکارەکانەکەین. بۆ نمونە من لە زانکۆی پۆلیتەکنیک لە بەشی تەکنیکی میدیا قۆناغی 4 دەرسی بەرهەمهێنانی تەلەڤیزیۆنیان پێڵێم
لەم دەرسەیە لەم وانەیە فیلمی دیکۆمنتاری بەرەمێنن فیچەر بەرەمێنن ئەنواع بەرنامەی ستۆدیۆ ناو ستۆدیۆ ئەوانە بەرەمێنن سوود ئەبیێنن لە ستۆدیۆ لە ئامێرەکانی ستۆدیۆکانی خۆمان و ئەو کامێرە و ئینارە و دەنگانەشی کە هەیە لەوێ بە هەمان شێوتوان لە دەرەوە بەکاری بێنن بۆ یەکەواتە هەر بە ئامێرەکانی خۆمان کردویانە بەڵام ئەکرێ گروپێ لە خوێندکارەکان ئامێر لە دەرەوە بێنێت بۆ کارەکە بەس مەرجمان داناوە بەکارهێنەرەکان هەر ئەبێ خوێندکار بێ ینی لە دانانی بیرۆکەوە باوا بڵین ئەگەر بۆ فیلمیشی دیکۆمنتاری بێم قسەیە لە دانانی بیرۆکەوە هەتاوەکو وێنەگرتن و جێبەجێکردن و مۆنتاژکردن ئەبێ هەموو خوێندکار بێت نابێ خەڵکی دەرەوە بەکار هات بێ حتا ئەو بەرهەمانی کە گومانمان لێ هەبووە ئێمە دیارە لیژنەی هەڵسەنگاندنمان هەیە لە دەرەوەی زانکۆن لیژنەکان هەر بەرهەمێ گومانیان لێ هەبووە پەیوەندیان پێکردین وتیانە ئەم بەرهەمە هەستەکەین لە دەرەوە کراوە ئێمە باکستەیجمان داوا کردووە لە خوێندکارەکان ئەم کارەتان چۆن کردووە بۆی بزانین خۆیان کردویانە لەبەرەوە هەمووی خوێندکار کردووە لیژنەی هەڵسەنگاندن لە دەرەوەی زانکۆکەیە یان لە ناوی زانکۆکە ئێمە بۆ هەر ژانرێک بۆ دیکۆمنتاری لیژنەیەکی سێکەسی هەڵسەنگاندن هەیە بۆ فیچەر بە هەمان شێوە نەخێر کەس لە ناو زانکۆنیە هەمووی لە دەرەوەی زانکۆیە سوودمان بینیوە لە خەڵکانی شارەزا و پسپۆر لە بوارەکە مەبەستمان هەبووە لەبەرەوەی ئێمە ئەو بەشانی کە بەشداریان کردووە حەوت بەش بەشداری کردووە زانکۆی سلێمانی بەشی ڕاگەیاندن زانکۆی هەڵەبجە بەشی ڕاگەیاندن زانکۆی پۆلیتەکنیک بە 4 بەش بەشداری کردووە بەشی پەیمانگە بواری تەکنیکی میدیا لە زانکۆ تەکنیکی میدیا لە پەیمانگە دیسان بەشی بازارگەری و ڕیکلام لە زانکۆش بەشی پەیوەندی گشتیەکان و بازارگەری یعنی ئەمە چواری ئێمە پەیمانگای تەکنیکی کوردستانی ناحکومی بەشی دیجیتال میدیان هەیە ئەوانیش بەشداریان کردووە یعنی لە سنووری هەردوو پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیداری گەرمیان بەڵێ ئەمە چیمان کرد لیژنەکان ئەگەر لە زانکۆکی ئێمە بێ لەوانەیە زانکۆی سلێمانی و هەڵەبجە بڵێ بۆ لە لای ئێوەیە و تێکەڵیش بێ لەوانەیە بەجێ لە جۆرەکان ئیشی بناسێتەوە هی خوێندکاری خۆەتی مامۆسایەک لەگەڵ ڕێزم کە دڵنیان مامۆساش دیواناکە بەس تومانە با کەس گلینەکە بۆیە لە دەرەوەی ئەم ناوەندانە بە خەڵکی پسپۆر و ئەکادیمی خاوەن شەهادە لە بوارەکە هەمان کات شارەزاش لە بوارەکە لیژنەمان داناوە تەنانەت لیژنەکان لە سەرەتا کە ئیشەکانمان بۆ ناردوون ئەو سێ کەسێک کە هەڵسەنگێنەری دیکۆمنتارین بۆ نمونە ئاگیان لە یەک نەبوو نمرەیان داناوە هەتا ئەخیر ڕۆژکە ئەمڕۆ بۆ بەیەکەوە نمرەکانیان کۆ کردوەوە ڕاپۆرتی کۆتاییان بەیەکەوە نووسیوە بۆ ئەوەی بە هیچ شێوەیەک لایەنگیریتیان نەبێ مەجاریەوەیتیان نەبێ من کارێکم کردووە خوێندکار هەڵسەنگێنەرەکە ئەناسم چون تەکلیفی لێ بکەم ئاگای لە کارەکەی من بێ زۆر باشە هیچ کارێک یاخود هیچ پرۆژێکی خوێندکاری تایە کە زۆر سەرنجڕاکێش بێ و ئەوە بێت کە دواتر با بڵین ببێتە بابەتێکی تایبەتی و لە ناو زانکۆکانە با بڵین دەنگ باتەوە و وەکو کارێک کە لە ئاستێکی بەرزا با بڵین هەژمار بکرێت لە هەموو بوارەکانە تایەتی هەم دیکۆمنتاری هەم فیچەر هەم بەرهەمێنانی ڕیکلام هەم ڕۆژنامە تەسەوورکە هەڵسەنگێنەکان پەیوەندیان بە ئێمەوە کردو توانە ئەم کارانە هی خوێندکارە و تومانە بەڵێ هی خوێندکارە یعنی تەعجوبی خۆیان پیشانناوە کە خوێندکار بتوانێت بەم جۆرە ئیش بکات ئیشەڵا کورساتیش لەوەیە بێ بەیانی و دوو بەیانی کارەکان ئەبینرێ کە بەڕاستی لە ئاستێکی زۆر بەرزان یعنی کارەکان هی ئەوەن لە تەلەڤیزیۆنە ئاسمانەکان پەخش بکرێن ئەوەنە کاری جوان کراوە زۆر باشە کادرەکان پەیوەندیان چۆنە بڵین زانکۆکان لە نێوانی یەکات چه هەمە ئاهەنگیەک هەیە و لە کاتی سازدانی ئەم دیدارەشە با بڵین ئەم خوێندکارانەی کە پرۆژیان هەبوو چۆن کۆنتاکتیان هەبوو لەگەڵ با بڵین زانکۆکانی ترە لە ڕاستیە پەیوەندیەکان ئێمە لەسەر ئاستی ئیداری و مامۆسایان پەیوەندیەکانمان زۆر بەهێزە هەمومان بەیەکەوە پەیوەندیمان هەیە تەنان لە زانکۆکانی لەگەڵ زانکۆی سەلاحەدین و دهۆکیش ئێمە علاقاتمان هەیە پس بەداخەوە نەمانتوانی بەشداریان پێ بکەین ئەم جارە لەبەروی پێویستی بە بودجێشی گەورە هەبوو بۆیە جارێ وتمان بە ئەم ساڵ لەسەر ئاستی ئەم سێ زانکۆیە بێ بەس بۆ ساڵی داهاتوو پلانمان هەیە لەسەر ئاستی هەموو هەرێمی کوردستان بەشداری بکەن زانکۆکان ئەوانی کە بەشی میدیا و بازارگەریان هەیە خوێندکارەکانیش خۆیان پەیوەندیان هەیە بەڵام یەکێ لە ئامانجەکانی دیدارەکەی ئەم پەیوەندی بەهێز بکەین یعنی ئەگەر پەیوەندیەکان لاوازیش بوو پێشتریان پەیوەندیەکان بە جۆرە لە جۆرەکان کەم بوو بێ ئامانجی ئەم دیدارە دیارە نێوان مامۆسایان پەیوەندیی باش هەیە لە بوارەکە بەس ئەمانەی خوێندکارانیش تەنانەت بۆ داهاتوو کە تەخەڕوجەکان لە مەجالەکە یەک بناسن و پەیوەندیان هەبێ
و بۆی هەیە بەرهەمهێنی فیلمێکی دیکۆمنتاری لە زانکۆی سلێمانی لەگەڵ ئەوەی کە لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەیە بەیەکەوە تەنسیقمان ئیشی باشتر بکەن لە داهاتوە ینی سوود لە توانای یەکە بیرن. زۆر باشە پرۆژەکان تەنها ئەوانن کە تۆ ئاماژەت پێکرد با بڵین لە بواری بەرهەمهێنانی فیلمی دوکۆمنتاری و بابەتانی تر کە ئاماژەت پێکرد هیچ وەرکشۆپێک یاخود هیچ با بڵین سازکردنی کۆڕێکی تایبەت یاخود با بڵین شیکردنەوەی هەندێک بابەتی زۆر گرنگ بەڵام لەلایەن خوێندکارەکانەوە هیچ بوونی هەیە؟ ئێمە پلانێکمان داناوە تەبەن بۆ هەردوو ڕۆژەکە. ڕۆژی یەکەم سەرەتا 4 میدیاکاری بەناوبانگ لە بواری میدیا باسی ئەزمموی خۆیان ئەکەن بە پانێڵێک. دواتر 5 خوێندکار لە بەشە جیاوازەکانی بەشداربوو باسی ئەزمموی خۆیان لە خوێندن لەم بەشانە ئەەکەن. ئەمە وەکو تواناکان. ئێمە دواتر بۆ هەر بابەتێ لە بابەتەکان بۆ دیکۆمنتاری فیچەر ڕیکلام ڕۆژنامە جەلسەی دانیشتنی نەقدیمان هەیە. هەڵسەنگێنەرەکان باسیەوەکەن کە ئەم کارانە چۆن کراوە چۆن هەڵسەنگانیان بۆ کردووە و پاشان ئێمەش پرسیاریان لێ ئەەکەین بە شێوەی ڕەخنە ئامێز کە چۆن کارەکان چۆن بووە لە چه ئاستێکایە چۆنە دیارە ئەمە سوودێ بە بۆی خوێندکار کە گوێی لەم زانیاریانە ئەبێ بۆیە جەلسەی نەقدیمان هەیە ئێمە ئەمانەوێت لە ڕێ ئەم جلسە نەقدیانە و کەم و کوڕیەکان دەستنیشان بکەین لە کارەکانە بۆی لە داهاتووە کاری باشتر بکەن واتە تەنها نمایشکردنی کارەکان نییە و هیچی تر هەموو کارێکە نمایی شکلی قسەی لەسەر ئەکرێ و وردەکاری و خاڵە لاواز و خاڵە باشەکانی دەستنیشانە. زۆر باشە دیدارێکی لەم شێوەیە گەورە کە با بڵین چەند زانکۆیەکی تری هەرێمی کوردستانیش بەشداری تیاداکەن بە تەنها 2 ڕۆژ بەستە بۆ ئەوەی کە هەموو کارەکانی تیان نمایش بکرێت و هەموو چالاکیەکانی تیا بکرێت یاخود ئەمە ئەشێ گرنگی زیاتری پێ بدرێ ڕۆژەکانی با بڵین زیاتر بێ کەناڵە میدیایەکان زیاتر ئامادەیان هەبێ. خۆی لە ڕاستیە ئێمە وەکو لیژنەی باڵای ئامادەکاری دیدارەکە کارەکان زۆر بوون فلتەرمان کرد چکە بەڕاستی نەئەکرا هەمووی بنێرین بۆ هەڵسەنگێنەر. بۆ نمونە من نمونەی فیچەر هێنمەوە نزیکەی 25 فیچەر خوێندکاران ناردبوویان بۆ بەشداریکردن لە چالاکیەکە بەڵام ئێمە 12 بۆ 13 فیچەرمان لێ جیا کردەوە نردمان بۆ لیژنی هەڵسەنگاندن خۆمان وەکو مامۆستا لە بوارەکە و شارەزا فلتەرمان کرد وتمان با کەمیکەینەوە ئەمانە نانێرین بۆ هەڵسەنگاندن 12مان نردووە لەم 12 یەکەم و دووەم و سێم دیاری ئەکرێ تامان بۆ دیکۆمنتاری و بۆ ڕۆژنامە ڕیکلامیش هەمان شتە لەم 12 لەوانەیە لەوانەیە هەر 12 سبێنێ ئەو بڕیاریە بەڕاستی نمایش بکەین بەڵام یەکەم و دووەم و سێم تەنها خەڵات وەرئەگرێ. ینی قسەکەی من ئەمەیە کە ئیشەکان زۆر بووە بەس هەمووی ناتوانین نمایش بکەین 2 ڕۆژ ئەو قسەی جەنابەتەواوە کەمە بەڵام لەوانەیە بەپێی هەڵسەنگانی کە ئێمەش کردومانە هەموو کارەکان بۆ نمایشکردن نەگونجێ بۆیە لێمان فلتەر کردووە. یەک شتی تر ئەمێ ئاماژەی پێ بم کە زۆر تایبەتە تا ئێستا ئەتوانم بڵێم لەم جۆرە فیستیڤاڵانە ئاماژەی پێ نەدراوە ئێمە ئەوەی بەشداری کردووە خەڵاتی ئەینێ ڕێزدانانی ئەینێ هەر کەسێک بە هەر شتێک بە دیکۆمنتاریە فیچەر ڕیکلام بەس بەشداری کردبێ تەمان خوێندکار و تیمەکان ئێمە ڕێزدێنانیان ئەینێ و بڕوانانی خۆیانیان ئەینێ هی بەشداری کردن بەڵام یەکەم و دووەم و سێمی هەر یەکێک لەم ئاستانە دیکۆمنتاری و ڕیکلام و فیچەر و ڕۆژنامە خەڵاتی تایبەتی خۆیان هەیە. زۆر باشە ئێستا کارەکانی دیدارەکە تەواو بووە سبێنێ دەستپێکی یەکەم ڕۆژی دیدارەکەیە ئێوە وەکو لیژنەی ئامادەکار یاخۆد وەکو با بڵێ مامۆستایانی زانکۆ بۆ ساڵێکی تر بۆ دیدارێکی تر ئەو خاڵانەی کە با بڵین زیاتر فۆکەسێک خەنەسەر کە لە ساڵی ئایندە و لە دیداری ئایندەیە بۆی زیاد بکەن یاخود پەرەی زیاتر بەم جۆرە چالاکی و دیدارانە بنچین. لە ڕاستیە ئەمە یەکەم هەنگاوە و یەکەم کارە لەم بوارەیە کە ئەکرێ دیارە هەتا سبێنێ نمایشەکان نەکرێت سبەی و دوو سبەی خاڵە لاوازەکانیمان بۆ دەرناکەوێت هەموو کارێکیش بەپێی بەشی خۆی خاڵی لاوازی هەیە ئێمە ئەو لیژنەی باڵای دیدارە لە ئێستا و خۆمان حاضر کردو تۆماری ئەو لایەنانە بکەین کە کەم و کوڕیە بۆ ساڵێکی کە چاچی بکەین ئەمە سبێنێ و دوو سبەی حکومەیە هیوادارم زۆر بە باشی شەکان بڕوە و دڵنیام کاری زۆر باش کراوە و سەرکەوتووە بێ بە دڵنیاییش خاڵە لاواز و کەم و کوڕەکان دەستنیشانەکەین بۆ ساڵی داهاتوو کە ئەمانوێ ئەمە بەردەوامی هەبێ ئەم دیدارە ساڵانە بۆ ساڵی داهاتوو چاچی بکەین. بە هیوای دیدارێکی باش زۆر سپاس بۆ هاونیاستامی ئەندامی لیژنەی باڵای دیداری خوێندکارانی میدیا سپاس کە زۆر سپاس بەتەوە.